دیلان سپیده باش يعني خليك ناراضية شخو $10 چند گران به روشا بازاري خرابتر دبه هندك دبيجن دبه بهيتا خواري بس نهات يا خواري بي حجمي وهندك برلمانتر دبيجن دبه 3 سال دن روش بفي اواي به كواتا روشا خلقي چاوية خو پیشاندن دي چاوية تكره هەکار سڵاوتان لێ بێبانیتان باش لە دوێنێەوە لە تۆڕە کۆمەڵاتیەکان هەڵمەتێکی فراون بۆ دەستپێکردنی خۆپیشاندان لە بەغدای پایتەخت لە بەردەم بانکی ناوەندی دەستی پێکردەوە لە تۆڕە کۆمەڵاتیەکان لە پێیج ئەکاونتەکان بە تایبەتی ئەوانەی کە نزیکن لە تەیاری سەدری موختەدا سەدەر ڕێبەری ڕەوتی سەدر هەرچەندە ئێستا لە پرۆسی سیاسی کشاوەتەوە بەڵام لایەنگرانی و بەشێکی دیکەش ئەوانن کە بریتین لە تشرینیەکان کە لە 2019 و خۆپیشاندانانان لە بەغدای پایتەخت و شارەکانی دیکە ئەنجامدا ئەم دوو گروپە لە تۆڕە کۆمەڵاتیەکان لە دوێنەوە هەڵمەتێکی چڕوپڕ و فراوانیان دەست پێ کردووە بۆی ئەمڕۆ لە بەردەم بانکی مرکزی لە بەغدا خۆپیشاندان ئەنجام بدەن هەڵبەتە ڕاگەنداویشیان بڵاو کردوێتەوە ڕاگەنداوەکە 8 خاڵە لە یەکێک لە خاڵەکانی داوا دەکەن کە هاوڵاتیان لە هەموو شار و شارۆچکەکانی عێراق و بەشداریان خۆپیشاندانە بکەن چونکە ئەمە پەیوەندی هەیە بە ژیان و گوزەرانی هاوڵاتیان و کە بریتە لە ناجێگیری بەهای $، و دینار لە ئێستادا بۆیە داوا دەکەن کە هاوڵاتیان بەشداری بکەن و فەرماندەی ئۆپراسیۆنەکانی بەغدا شەوی ڕابردوو ڕاگەنداوێکی بڵاو کردەوە ئاماژەی بەوە کردووە کە ئەوان ئامادەکاری تەواویان کردووە لە دەوروبەری بانکی مرکزی بۆ خۆپیشاندانەکەەوە باسان لەوە کردووە کە هیچ ڕێگەیەک داناخرێ بەڵام لاگەری فراوانبوونی خۆپیشاندانەکە بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان ئەو کاتە ڕەنگە هەندێک لە ڕێگا سەرکیەکانی بەغدا دابخەن لە ئێستادا لە دەوروبەری بانکی مرکزی با بڵین ئامادەکارێکی فراوان لەلایەن پۆلیسی چالاکی مەدەنیەکان و هێزەمنیەکانی دیکەوە کراوە هەکار با بڵین بەرزبوونەوەی بەهای $، لە کاتێکدا کە ڕێژەی هەژاری لە عێراقدا زۆرتر بووە نرخی $، لە دوای لە کارلابردنی پارێزگاری بانکی ناوەندی لە بەغدا ینی هەمان ڕۆژ 5 بۆ 6 هزار لە بەهاکەدا بەزی بەڵام دوێنێ لەگەڵکردنەوەی بازاردا بەهاکی دیسان بەرزەوە بوو گەشتە ئەنی دوێنێ لە کاتی داخستنی بازاری بۆرسە لە بەغدا لە بازاری کیفاح نرخی $100 ملیشی بەرامبەر 16,800 دینار بوو واتە بەهاکەی دیسانەوە بەرزەوە بووە بەشێکی زۆر لە دوکانەکانی بازاری بۆرسە هەکار لێرە داخراون چونکە بەشێکیان لەلایەن ئەمنی اقتصادەوە بە بیانی ئەوەی کە ئەمانە بەشێک بوونە لەوەی کە $یان بردۆتە دەرەوەی عێراق داخراون بەشێکی دیکەشان بەهۆی کە با بڵین ناجێگیریەکی زۆر هەیە نازانن کاتژمێرێک دواتر بەهای $، و دینار چی لێ دێ بۆی خۆیان کار ناکەن واتە ئەگەر تۆ بتەوە $100 بگۆڕیتەوە یاخود $100 بکڕی ینی بەشێکی زۆری دوکانەکان پێت نادەن چونکە وەک باسم کردانی ناجێگیریەکی زۆرێ و کڕین و فرۆشتن بە $ەوە ناکەن و ئەمە هۆکار بۆ ئەوەی کە نرخی شتمەک و کاڵاکان لێرە بەرز بێتەوە من قسەم لەگەڵ ژمارەیەک لە هاوڵاتیان کردیانی باستەوە دەکەن کە نرخی هێلکە نرخی گۆشت نرخی خواردەمەنەکان نرخی سەوزدڵ بە شێوەیەکی علاق کنها بوەکالات پارێزگارە بانقا ناوەندیە عێراقیە ئەو پێشترجێکی بێگومان پارێزگارە بانقا ناوەندیە عێراقی بەیە کەشوان کەسان بۆ کو بەردەوام پشتەبانیا جێگیرکردن و بڵندکردن بەهای دیناری بوو لە بەرامبەر $. جارێکێدن ئەو هات کە ڕاستپاردن کەواتە سەروبەندی بان گوهارتنێن لە بانقا ناوەندی و بانقا بازرگانی داهاتێکردن گەل و چ پێشبەچون هەنە ئەن هەر ڕۆژێکی خۆیە هەکار من دوێنێ لە پەرلەمانیش قسم لەگەڵ بەشێک لە پەرلەمانتاران کراون باسان لەو کرد کەم گۆڕانکاریە ئەنی کاریگەریی توی لەسەر بەهای $، و دینار نابێت چونکە باسان لەو کرد کەم گۆڕانکاریەکی زیاتر کارگێڕیە وەک لەوەی کە گۆڕانکاری بێ کاریگەری لەسەر گۆڕینی بەهای $، و دراوە بێ و بەشێک لە پەرلەمانتاران باسان لەوە کرد بە ئێستاشەوە بەشێک لەو $، کە ڕۆژانە دەخرێتە بازار و دەبرێتە دەرەوەی عێراق بە ڕێگەی جۆرا و جۆر ئەنی ڕۆژانە ئەو بڕە $، کە لەلایەن بانکی مرکزیەوە دەخرێتە بازار و بڕەکەی زۆر جیاوازە بۆ نمونە 2 ڕۆژ پێش ئێستا بانکی مرکزی $127 میلیۆن خستۆتە بازارەوە بەڵام دوێنێ تەنها $77 میلیۆن خستۆتە بازارەوە بۆیە ئەنی ناجێگیریەکی زۆرش لە بڕیارەکانی بانکی مرکزی هەیە و باسییان لەوە کرد کە ئەو بڕیارانی کە دەدرێت لەلایەن 9 کەسەوە لە بانکی مرکزی دەدرێتە بڕیارەکان بڕیاری تاکە کەسی نین بۆیە ئەم گۆڕانکاریانی کە کراوە بۆ لادانی پارێزگاری بانکی ناوەندی ینی بە ڕای بەشێکی زۆر لە پەرلەمانتاران کاریگەریی کێوتووی لە بەهای نرخی $، و دراو نابێت کاریگەرەکە ئەوەیە کە بەشێکی زۆر لەو دراوانی کە ڕۆژانە دەخرێتە بازارەوە دەبرێتە دەرەوەی عێراق و بێستاشی پێ بێ ئەو پرۆسێ هەر بەردەوامە بۆ ئەمڕۆ لە بەردەم بانکی مرکزیانی پێدەچێت ژمارەی زۆری هاوڵاتی بەشداری خۆپیشاندانە بکەن و وەک باسم کرد لە ئێستادا ڕێوشێکی کێمنی توند لە دەوروبەری بانکی مرکزی گیراوەتە بەر